ئەمە دیمەنینەوە ئەو ماڵەیە بەشی ناوەوەی کە بە تەواتی دار و دیوار و ناو ماڵەکە بە تەواتی تێکچووەگە هاوکار وێنەکان پیشان بات لێرەی بینن کە ئەم دیوارە بە تەواتی لە ناوە ڕووخاوە کە زیانێکی زۆر بەر ماڵەکە کەوتووە کە لێکۆڵینەوە لەسەرم بابەتە کراوە. ئەمە ئەو دیمەنانی ئێستان کە لە ناو ماڵەکەدا هەیە وەک باز دەکرێت کە ئەم تەباخەکە لێرەیە غازەکەی کراوەتەوە بۆیە غازپەنگی خواردۆتەوە لە ناو ماڵەکەیە. ئەمەش دیمەنی ژووری میوانەکەیە کە لێرەدا بە تەواتی ناو دیوار و ماڵەکە وێران بۆ بەسەریەکە. وەک باز دەکرێت کە ئەم ماڵە ژن و پیاوێکی تیاژی ژنەکە ڕۆیشتە سەردانی کچێکی بکات بۆیە پیاوەکە بەتەنیا لە ماڵەوە بووە نازانێت هۆکارچی بۆ کە ئەو غازە کراوە بووە لە کاتی ئامادەکردنی نانی بەیانیدا. بەم شێوەیە ئەم ڕووداوەکە باز دەکرێت کە لە کاتژمێر 7:30 خولەک بوو مەقسەدەگە بەگری شارستانیە کەوتیان لە 7:45 خولەکە ئاگادار کراوینەتەوە پیاوێک بریندارە و ئەمە ئەو بتڵی غازەیە کە لێرەیە وەک باس دەکرێڵێن ئەم بتڵی غازە لێرەیە بووە و ئەو لەو لاشەوە شوێنی تەباخەکەیە کە ئەم ڕووداوە ڕوویداوە باس دەکرێت کە پان خواردنەوەی غاز بووە.